سڵاوی گەرمی خۆم و هاوکارانم لە ستودیۆی ڕۆژهەڵاتەوە پێشکەش بە هەموو ئێوەی خۆشەویستان و دۆستانی بەرنامەی پەیکی کۆمەڵە. چالاکی تەبلیغی لە شاری سەردەشت بە بۆنەی ڕۆژی کۆمەڵە. بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە، هاوڕێیان و چالاکانی نهێنی کۆمەڵە لە شاری سەردەشت ڕۆژی دووشەمەی ڕابردوو لە شوێنەکانی مزگەوتی شێخ مەولانە، گەڕەکی ئاشان، پشت بیمارستانی سەردەشت، مزگەوتی دارولئیسلام، پشت چوارڕای خان، ستادیۆمی وەرزشی، مزگەوتی کاینخان، گەڕەکی شەبەکە دوو، ورودی سەیرانگای کراوان، ورودی شاری سەردەشت، ورودی شارۆچکەی ڕەبەت، ورودی ئاوایی باڵان، تراکتی تایبەت بە 26 ڕێبەندان ئاڵای کۆمەڵە، ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات تایبەت بە 26 ڕێبەندان، کتێبی دۆخی سیاسی ئێران و ئستراتیژی بزوتنەوەی کورد و ئامانج و ئستراتیژی کۆمەڵە لە بزوتنەوەی کوردستاندا بە شێوەیەکی بەربڵاو بڵاو کردوێتەوە و لەلایەن خەڵکەوە پێشوازی لەکراوە. سەردانی پارتی ئازادی کوردستانی باکوور لە بارەگای ناوەندی کۆمەڵە ڕۆژی یەکشەمە 21 فێڤریە 2015 بەرامبەر بە 2 ڕەشەمەی 1393 هەتاوی بەڕێز مستەفا ئۆزجلیک سکرتێری گشتی پارتی ئازادی کوردستان لەگەڵ هەیئەتی هاوڕێکە پێکاتبوون لە بەڕێزان کاک ئۆرهان کایە ئەندامی دەفتەری سیاسی و کاک عەبدوڵڵا قارەمان ئەندامی کومیتەی ناوەندی سەردانی بارەگای ناوەندی کۆمەڵەیان کردو لەلایەن هەیئەتێکی کۆمەڵەوە بە سەرپەرشتی بەڕێز عەبدوڵڵا موحدەدی سکرتێری گشتی کۆمەڵە و پێکاتوو لە فارۆق بابامیری و ئەنوەر محەممەدی ئەندامانی دەفتەری سیاسی و ساڵح شەریفی ئەندامی کومیتەی ناوەندی پێشوازیان لێکرا. لەم دیدارە دۆستانەیەدا سەرەتا سکرتێری گشتی کۆمەڵە بەخێرهاتنی هەیئەتی میوانی کرد و پیرۆزبایی بەستنی کونگرە و دامەزراندنی پارتی ئازادی کوردستانی کرد و هیوای گەشە و سەرکەوتنی لە پێناو بەرژەوەندی گەلی کورد لە کوردستانی باکوور بۆ خواستن. لەم دانیشتنەدا هەردوو لەسەر بارودۆخی ناوچەکە مەسەلەی کورد بە گشتی و کوردستانی باکوور و ڕۆژهەڵات بە تایبەتی ئاڵوگۆڕی بیرۆڕایان کرد. هاوکاری و پاڵپشتیکردنی پارچەکانی کوردستان لە یەکتری پەیوەندی پتەوی نێوان حیزبە کوردستانیەکانیان بە زەرورەتێکی ئەمڕۆیی باس کرا. لە میانەی ئەو دانیشتنەدا جەخ کراوە لەسەر هاوکاری و پاڵپشتیکردنی پارچەکانی کوردستان لە یەکتری پەیوەندی پتەوی نێوان حیزبە کوردستانیەکانیان و ئەمەش وەک زەرورەتێکی ئەمڕۆیی وەسف کرا. بە بۆنەی ئیعدامی چالاکانی کورد سکرتاریەتی کۆمەڵە بە بۆنەی شەپۆلی نوێی ئیعدامەکان لە ڕۆژانی ڕابردوو کە لە کوردستانی ڕۆژهەڵات هەم دیسان دەستی ڕەشی کۆماری سێدارە ناقی لاوانی شۆڕژگێڕ و یەکسانی خوازی کۆمەڵگاکەمانی کرد ڕاگەیانێکی بڵاو کردوێتەوە کە دەقی ڕاگەیانەکە لەلایەن هاوکارم ڕێباز کەریمیەوە پێشکەشتان دەکرێت. جەماوەری خۆڕاگری کوردستان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەرچەندە لە ماوەی دەسەڵاتی 36 ساڵەی دەسەڵاتی ئاینی لە ئێران هەموو بوار و بەستێنەکانی ژیانی ئاسایی و یاسایی دانیشتوانی ئێران هیچ کات بە دوور لە پەلامار و دڕندەیی ئەو ڕژیمە نەبووە، تێرۆر و ڕەشەکوژی بە هەموو شێوازێک بەشێک و تەنانەت یەکێک لە بنەماکانی فەلسەفەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی پێک دەهێنێ. لە ماوەی 36 ساڵی ڕابردوودا کوردستان و گەلی کورد ئامانج و سیبلی سەرەکی ئەو هێرشانە بوون و هەن شار و دێ شەقام و شاخی کوردستان شاهێدی ئەو تاوانانن و لە کەس شاراوە نییە. بەپێی ئامارە ڕاگەیەندراوەکان لە ماوەی 11 مانگی ساڵی 93دا پتر لە 700 کەس بە تاوانی جۆراوجۆر لە سێدارە دراون و بەپێی بەراورد و هەڵسەنگاندنی ڕێژەی حەشیمەت و دانیشتوان لە نێو وڵاتانی جیهاندا ئێران پلەی یەکەمی لەم تاوانانەدا هەیە. بەپێی زانیاری و هەواڵی ڕاگەیاندنەکان ماشینی سەرکوت و مرۆڤکوژی کۆماری ئیسلامی دەورێکی خێراتری بەخۆیەوە گرتووە و لە زیندانی ورمێ باز لە سێدارەدانی 5 چالاک و هەڵسوڕاوی کورد و شارۆمەندێکی یارسانی دەکرێت. ئێمە ئەو جنایەتانە بە هەر بیان و پاساوێک بێ بە توندی مەحکوم دەکەین و داوا دەکەین لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات
زیاتر لە هەموو کاتێ بە هەوڵەکانیان لە ناوەندە نێودەوڵەتیەکان گوشار بۆ ڕژیمی سێدارە بێنن تا دەست لە تاوانەکانی هەڵگرێ. لە هەمان کاتدا پێویستە لە ناوخۆی وڵات چی دیکە لە بەرابەر جنایەتەکانی کۆماری ئیسلامی بێدەنگ نەبین و بە پێکێنانی کۆڕ و کۆمەڵی جۆراوجۆر دەنگی ناڕەزایەتی بەدەسەڵات و دنیای دەرەوە ڕابگەێنین. بێشەک ئەگەر ئێعدامکردن و لە سێداردان کاریگەر بوایەت، خەبات بربەرەکانێ و وەستانەوە لە بەرامبەر دەسەڵات و دەسەڵاتدارانی ملهۆردا کۆتایی پێ ئەهات. بەڵام هەروەک ئەبینین ئەو کردەوانە نە ئەوەی جەماوەری خەڵکی وەزاڵەهات و چاوترسێن ناکات، بەڵکو بێزاری، نەفرەت و تووڕەی خەڵک بەرینتر و بەهێزتر دەکات. لە کۆتاییدا سەرخۆشی خۆمان ئاراستەی جەماوەری خەڵکی کوردستان بەگشتی و بنەماڵەی ئێعدامکراوان بە تایبەتی دەکەین. سکرتاریەتی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران 2 ڕەشەمەی 1393 هەتاوی هاوکات لەگەڵ 21 دوای 2015 زاینی. پرسە و سەرخۆشی برایانی ئەفشاری لە بارەگای ناوەندی کۆمەڵە. لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵە بە بەشداری هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە و ژمارەیەکی بەرچاو لە کادر و ئەندامان ڕێوڕسمێکی پرسە و سەرخۆشی بە بۆنەی لە سێدارەدانی حەبیب و عەلی ئەفشاری بەڕێوەچوو. راپۆرتێک لەم بەرەیەوە. سەعات 2:20 ڕۆژی سێشەممە 5 ڕەشەمە لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵە بە بەشداری هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە و ژمارەیەکی بەرچاو لە کادر و ئەندامان ڕێوڕسمێکی پرسە و سەرخۆشی بە بۆنەی لە سێدارەدانی حەبیب و عەلی ئەفشاری بەڕێوەچوو. هاوڕێیان و کادر و ئەندامان پرسە و سەرخۆشی خۆیان ئاراستەی هاوڕێ ڕەشید ئەفشاری ئەندامی کۆمەڵە کرد و خۆیان بە شەریکی خەم و پەژاریان زانی. بەڕێز عەبدوڵڵا موحتەدی لە قسە و باسێکی کورتدا وێڕای سەرخۆشی لە بنەماڵی ئەفشاری کۆمەڵەشی بە خاوەن پرسەکە زانی و ڕایگەیاند. خەبات و تێکۆشانی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بە لە سێدارەدانی ئەم هاوڕێیانە ڕاناوەستێت و لە سێدارەدانی حەبیب و عەلی ئەفشاری زیندانیانی سیاسی کورد گەلی کورد بۆ گەشتن بە داخوازیەکانیان سوورتر دەکات. ڕفیقەکانەوە سەرخۆشی بکەم لە کاگڕەشید و لە هەموو بنەماڵەی تێکۆشەری کاگڕەشید و ئەوەش ڕابگەێنم کە کاگڕەشید بەتەنیا نییە، ئێمە هەموو خۆمان بە ساحیبی سەرخۆشیەکە دەزانین. ئەو برایانەی ئەو دوو هاوڕێی ئێمەش بوون و دوو برای ئێمەش بوون کە بەداخەوە لە ڕووداوێکی ناخۆشدا دەستگیر کران و دوایش لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئیعدام کراون. بەداخەوە ئێمە لە وڵاتێک دەژین کە هیچ یاسایەکی ئینسانی و نێونەتەوەی قبولکراوی دنیای قبول نییە و بە غەیری زمانی ئاگر و ئاسن هیچ شتێک بەڵەد نییە. کاک حەبیب و کاک عەلی چوونە ڕیزی کاروانی ئەو شەهیدانەوە کە لە خەباتی 36 ساڵەی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە هەموو شوێن و ناوچەکانی ئەم کوردستانە گیانیان بەخت کردووە. بێگومان خوێنی ئەوانەون نابێت. ئەو یادامە سیاسیانە ڕاستە کۆستێکی گەورەیە بۆ بنەماڵە و کەسوکاریان و بۆ ئێمەش وەکو دۆست و هاوڕێیە، بەڵام هیچ گومان لەوەدا نییە کە سەرنجام ئەو خوێنانە پێی کۆماری ئیسلامی ئێران دەگرێتەوە، نەکە لە دنیادا ئەوەندەی دیکە ناوزراو دەبێ، بەڵکو لە بەرچاوی میلەتی کورد لە کوردستانی ئێران ناخۆشەویستتر و نەفرەتکراوتر لێ دەردێ. کاروانی خەباتی ئێمە بەوانە ناوەستێ. خەباتی بەردەوامی ئێمە چ لە بواری ڕێکخستن، پێشمەرگایەتی و هەموو بوارەکانی دیکە بەردەوامە. ئێمە ئەو بەڵێنەی کە بە بزوتنەوەی کوردستان و بەگەلی کوردمانداوە لە کوردستانی ڕۆژهەڵات لەسەری سووری دڵنیام نە ئیرادەی کاگڕەشید نە تێکۆشەرانی دیکەی ریزەکانی کۆمەڵە
بەوە سست نابێت و سەرنجام سەرکەوتن بۆ ئازادیە، سەرنجام سەرکەوتن بۆ عەداڵەتە، سەرنجام سەرکەوتن بۆ گەلی ستەمدیدەی کوردە و لەو پێناوەشدا کۆمەڵە هەرچی پێویستە دەیکا هیوادارم کاک ڕەشید خۆی بە تەنیا نەزانێ سەرخۆشی ئێمە هەمومان ئەو وەکیل بێ بە خانەوادەی خۆی ڕابگەێنێ ئێمە خۆشمان بە ساحب سەرخۆشی دەزانین و شەهیدی ئێمەشە. هەرەوەندە دەتوانم بڵێم کە ئەوەی کە ئینسان هەست بکە کە میلەتێکی گەورە، کۆمەلگایەکی گەورە شەریکی خەمیەتی و هاوخەمیەتی دڵنیام لە خەمی ڕەشید و نەماڵەکەشی کەم دەکاتەوە. سەروەری بۆ هەموو شەهیدان و گیان بەختکردوانی کۆمەڵە و ڕێگای ڕزگاری کوردستانە. منجانشی دیکە سەرخۆشیتان لێ دەکەم و ئێمە بە شەریکی خەمت بەسازدا. لە کۆتاییدا سەرخۆشی خۆمان ئاراستەی جەماوەری خەڵکی کوردستان بەگشتی و بنەماڵەی ئیعدام کراوان بە تایبەتی دەکەین. بەشداری هەیئەتێکی کۆمەڵە لاوڕێوڕەسمی سەرخۆشی برایانی ئەفشاری لە شاری سۆران، کۆمەڵێک لە بەرپرسانی کۆمەڵە بە بۆنەی ئیعدامی حەبیب و عەلی ئەفشاری کە ڕۆژی پێنجشەمە 30 ڕێبەندان لە زیندانی ورمێ ئیعدام کران سەردانی هاوڕێ ڕەشید ئەفشاری برای زیندانیانی لە سێدارە دراویان کرد. وەفدی هاوڕێیانی کۆمەڵە هەڵگری پەیامی سەرخۆشی ئەندامانی کومیتەی ناوەندی و سەرجەم کادر و ئەندامانی کۆمەڵە بوون بۆ هاوڕێ ڕەشید ئەفشاری و هاودەردی و هاوخەمی خۆیان لەگەڵ کاک ڕەشید دەربڕی. هەر بەم بۆنەوە ئێمەش وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵە سەرخۆشی گەرمی خۆمان لە بنەماڵەی بەڕێزی ئەفشاری دەکەین و خۆمان بە شەریکی خەم و پەژارەیان دەزانین. بەڕێوەچوونی سمینارێک لەسەر زمانی دایکی لە سوئێد بە بەشداری هەیئەتێک لە کۆمەڵی شۆڕژگێر سمینارێک لەسەر زمانی دایکی لە سوئێد بەڕێوەچوو. هەر سەبارەت بەو سمینارە و توێژێکی تەلەفۆنیمان لەگەڵ هاوڕێ خەلیل عەبدوڵڵای زاد نوێنەری کۆمەڵە لە کنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ کومیتەی سوئێد ئەنجام داوە. سەرنجتان بۆ بینینی ئەم و توێژە ڕادەکێشم. یەکدانە سمینارێک سەبارەت بە زمانی دایک لە پارلمانی سوێد ڕێکخرا کە 18 مانگی 2 یەخ فێبرواریا بە هاوبەشی کنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ کومیتە ستۆکۆلم لەگەڵ حزبی چەپی سوێدی و لەگەڵ حزبی میلیۆ پارتی کە یاخۆ حزبی سازی پێ دەڵێن هی سوێدی بە هاوبەشی ئەو سێلانە ئەو سمینار گیرە دیار بوو بەشدار بووان یاخۆ گوێگیران ئەندامانی زیاتر ئەندامانی ئەو ئەحزابانە بکەن من لە کنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ کە بریتین کۆمەڵە شۆڕژگێر زەحمەت کشانی کوردستانی ئێران و حزبی دموکراتی کوردستانی ئێران و حزبی مەردم و بەلوچ بێزافای چەند کەسی تریش کە لە دەرەوە حەزبی بوون بەس کەسانی ئاکادەمی بوو ئاکادەمی و یاخۆ سیاسی بوون ئەوانش داوەتکرا بوون بۆ ئەو بەرنامە لەوێ سخانڕانانی ئەو بەرنامە دوو کەس بوون یەکیان بە ناوی کارین جەهانی کە بۆ پرۆفسۆر زمانە لە دانشگای ئوپسالا بێزافای یاخۆ لەگەڵ حەیدەر دڵجا کە مامۆستای و سیاسیە لە کۆمۆنی ستۆکۆلم پایتەختی ستۆکۆلم هەردووکیان کارین جەهانی سەبارەت بە ئێران و زمانی دایک لە ئێران و گرنگی زمانی دایک لە ئێران و دفاعکردن هەر نەتەوە دەبێت دفاع لە زمانی خۆی بکە و بۆی زمان پرە پێشەوە بچێ نەمرێ لەبەی نەچێ کاک حەیدەریش سەبارەت بە زمانی دایک و گرنگی زمانی دایک بەتایبەت لەناو کوردەوەریدا لە تورکیا هەوای کارین جەهانی کە باسی کرد لەوێ زۆری پێ متەئەسر بوو کە لە ئێراندا ئیجازە نادرێ زمانی دایک پێش بکەوێ زمانی دایکێکێک لەو شتانەیە کە مافی هەموو کەسێکە لە کاتێدا بەس لەوێ کە زمانی فارسی کە دەخوێندرێ و تەدریس دەکرێ و قسەیەک پێ دەکرێ وەک زمانی ڕەسمی سەرەکەی لەوەی دەدێ کە منداڵانی غەیرە فارس
کە فارسی نازانن و بە تایبەت ئەوانەی کە دایک و باوکیان بێسەوادن دەست لە مەدرسە وەک زمانی دووەم یەکسەر دەبێ فێر بن و ئەو منداڵانەکە دەچنەوە ماڵ لەوێ دایک و باوک دەبێ یارمەتیان بدەن بەس بەهۆی ئەوەی کە دایک و باوکیان خوێندەوەریان هەیە ناتوانن جوانی یارمەتی منداڵەکانی خۆیان بدەن ئەوش تاسیرێکی خراپ لەسەر خودی زمانی ئەو مەتەوەی کە دەچێت زمانی دووەم وەک زمان ڕسمی دەخوێنێ ئەوەی کارین جهانی زیاتر دەستی لەسەری کردووە یا پێی متأثر بوو زیاتر لە هەموو شتێک و لە ئێراندا ئەو هەندە زمانە هەن بە تایبەت زمانی مازادرانی یا قڕاشتی یازنی گێلێکی بەداخەوە بەرەبووی دەستن نامێنن ئەویش هەمووی تاسیری زمانی مەشکەی لەسەر ئەو زمانە هاوکات لەگەڵەوەی کە دەستخۆشی لە کوردی کردوونەتەوەی کورد کە لەوێ کورد توانی بێتی حەدەکی زۆر نەک بەتەواوی مانا بەس حەدەکی زۆر توانی بێتی لەسەر زمانی خۆی پێداگیری بکرێ و لەوێش حتا بەرەوپێشی بەرێ و قوانینی زمانی بۆ دابنێ کە لە ئێراندا بە دوای زمانی فارسی کوردی زمانێکی زیندوت سەڕایەوەکە ئیجازەی ڕسمی نییە یا خۆ ئیجازە پێ نادرێ تەکامل پەیدا بکە دوای کارین جەهانی ئەو حیدر قسەی کرد ئەویش هەر بە شێوازەی تقریبان لە بە مێژووی تورکیادا هاتە خۆری قسەی لە قسە و باسی لەسەر کرد و بە تایبەت ئەو 90 ساڵێکە جمهوری تورکیا حکوومەتی تورکیا لەسەر دەسیاتە تورک چاکراوە قانونێکشی لە تورکیا کە دانراوە یەک نەتەوە و یەک زمان و یەک وڵات قانونی ئەساسی تورکیا ژایە بەداخەوە کە ئەوەش تەسیرێکی زۆر خراپی هەبووە لەسەر زمانی کوردی زمانی کوردی لەوێ مەمنوع بووە زۆر کەس لەو ساڵەکانی چەندی سا پێش ئێستادا هەوڵی داوە کە منداڵەکانی زیاتر تورکی فێر بێت کە ئەوەش بەخۆی زەرێکی یەکجا زۆر بووە بۆ سەر گشەکردنی زمانی کوردی لە تورکیادا هاوکات لەگەڵەوە باسی ئەوەش کرد کە ئەو سەرڕای ئەچودوتیژی حکوومەتی مەرکەزی تورکیا لەسەر کورد و زمانی کوردی و پێ ئەزافەی چەندی زمانی ترکە خەریکن لە بیندەچن لەناو تورکیادا بەزی سانەی زمانی کوردی توانی بێتی حتا حەدەکی زۆر لە زۆر مناطق لە زۆر بەش خۆی ڕاگیری و تەکاملیش پەیدا بکە حتا پێش بکە زمانە لەو چەند ساڵی ئەخیریش کە نەتەوەی کوردیش توانی بێتی حتا بەرامبەر بە حکومەتەکانی مەرکەزی زۆر دفاع لە خۆی پە لە زمانی کوردکە نمونەی ئەوە هێناوە کە لە دیاربەکر چەند مەدرسەی کوردی وجودیان هەیە سەرڕای ئەوە حکوومەت هیچ یارمەتیەکی ماڵی ناداتی هیچ شتێکیان ناداتێ بەس دیسانش خەڵکی کورد لە شاری دیاربەکر حاز لە منداڵەکانی خۆیان بوو ئەو مەدرسەی بنێرن بەبێ ئەوەی کە هیچ یارمەتێک لە حکوومەت مرکەزی وەرگێن کە بەژێری قانون دەبێ هەموو مەدرسێک لە تورکیا حکوومەت بێ کە خەرج بکێشێ ئەویش کە لێرە بکوی مامۆستا بوو لە مامۆستا زمانی داری بۆ وەک سیاسیەکەش کار دەکا تەجربەکانی خۆی باز دەکرد کە ئەگەر کەسێک زمانی دەرکی خۆی بە جوانی بزانێ دەتوانێت زمانەکانی تر زۆر سەرێتر و چاتش فێر بێ بە گوێرەی هەردوو ڕێزان کە قسەیان دەکرد ئەو زمانزانین لای هەر کەسێک زمان زیاتر بزانێ خودی وشەی ئەو شخصە زیاتر لێبێ زانستیشە حتا زیاتر لێبێ دەتوانێت کەلیماتی خۆشەکان لە شوێنی جیاواز بەکار بێنێ کە بە قازانجی ئەو شخصە دەبێت سەردانی وەفدێکی کنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ لە قین نۆروێژ لە پارلەمانی نۆروێژ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 2015 زاینی وەفدێک لەلایەن کنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ لە قین نۆروێژ سەردانی پارلەمانی نۆروێژیان کردو لەگەڵ ڕواڵت هانسن نوێنەری پارلەمان و ئەندامی کمیسیۆنی پەیوەندیە نێونەتەوەیەکانی پارلەمانی نۆروێژ دیداریان کرد کۆبوونەوەی دوولایەن کاژمێر 16 خولەک بە ناساندنی وەفدی دوولایەن بە یەکترین دەستی پێکرد دواتر بەڕێز پەروێز ئەمیری فەرد کورتە باستێکی لەسەر پێناسە و پێڕەوی ناوخۆ و ئامانجەکانی کنگرەی پێشکەش بە وەفدی نۆروێژی کرد تەوەری سەرەکی باستەکان بارودۆخی سیاسی ئێران بابەتی گەمارۆکان بەرنامەی چەکی ناوەکی پشتیوانی و پشتگیری ڕژیمی ئێران لە تێرۆریسم لە ئاست نێونەتەوەی دابوون بە چڕی باسییان لەسەر کرا باسی پێشێلکردنی مافی نەتەوە بندەستەکان مافی کەمینە ئاینیەکان دەست بەسەرکردن و ئیعدامی چالاکانی سیاسی و مەدەنی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران سەردێڕی ئەو باسانن کە وەفدی کنگرە راپۆرتی لەسەریان پێشکەش بە وەفدی پارلەمانی نۆروێژ کرد دواتر ڕواڵت هانسن
خۆشحاڵی خۆی بۆ ئەو دیدارە دەربڕێ و ڕوانگەی دەوڵەتی نۆروێژی لەمەڕ پەیوەندی بە حکوومەتی ئێرانەوە باس کرد. هەروەها وتیشی هیوادارم لەمە بەدووە دانیشتەکانمان لەگەڵ کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ زیاتر و چڕتر ببێتەوە. ئاماژەی بەوەش کرد کە بڕیارە وەفدێکی سیاسی دەوڵەتی نۆروێژ مانگی مەی سەردانی ئێران بکەن. شایانی باسە هاوڕێ حەبیب قادری وەک نوێنەری کۆمەڵا لە لەقی نۆروێژی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ بەشداری ئەو کۆبوونەوەیە بوو. بەڕێوەچوونی شکۆدارانەی ڕێوڕسمی ڕۆژی کۆمەڵا لە ستۆکۆڵم بە بۆنەی 36مین ساڵوەگەڕی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە ستۆکۆڵم ڕێوڕسمێک بە بەشداری کادر و ئەندامانی کۆمەڵە و کەسایەتی و ژمارەیەک لە حیزب و لایەنە سیاسیەکانی کوردی و ئێرانی و سوێدی بەڕێوەچوو. ئەم ساڵ لە دەرەوەی وڵات لە ئوروپا و ئەمریکا بۆ ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵا بە بڕیاری کۆمیتەی دەرەوەی وڵات لە وڵاتانی کانادا و سوێد و نۆڕوێژ و ئەڵمان و فینلاند ڕێوڕسمی کۆمەڵە بە شکۆیەکی دێوێنەوە بەڕێوەچوو. ئەم ساڵ لە کاتێکدا کە کوردستان و بزوتنەوەکەی لە هەمیشە زیاتر نێوی لە نێو جیهاندا هاتوۆتە گۆڕێ و بەهۆی شەڕی داسەپاوی داعشدا خەڵکی کورد سۆزی جیهانی تێگەیشتووی بۆ لای خۆی ڕاکێشاوە، خەڵکی کورد سەرڕای قوربانیدان بەڵام سەرکەوتنی گەورەی وەدەستێناوە. بە شەردابڕاوەکانی کوردستانی باشوور کەوتونە تەوە ژێر دەستەڵاتی کورد و کۆبانی لە داگیرکەران ستاندراوەتەوە. ڕۆژی کۆمەڵە لە دەرەوەی وڵاتیش وێڕای چالاکوانانی ناوخۆی کوردستان بە شکۆتر لە جاران ڕێزی دێگیرا. ئەوە لە کاتێکدا بوو کە ژمارەیەکیش تێدەکۆشان تەمی ناومێدی و ڕەشپۆشی بەسەر کۆمەڵدا باڵکێشیە و سەرکەوتنەکان کەم نیشان بدەن و بە ئانقەستیان لە ڕووی نەزانی بۆ دووی پرۆپاگەندەی حکوومەتی ئیسلامی ئێران کەوتبوون و دەیانەویست شادی و بزە لەسەر لێوی خەڵک لابن و فەزای ناومێدی پەرە پێ بدەن. بەڵام سەرڕای بەفر و سەرما و سۆڵەی ئوروپا و بەڕاستی ڕەدەندانی ئێرە دۆستان و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کوردستان لە دوور و نێزیکەوە ئامادە بوون کە لە سەرکەوتنەکان ڕێز بگرن و هیوا و ئومێدی پێکات و زۆرتر بکەن بۆ ئەو مەبەستە زیاتر و موسەمەمتر لە داران بە دیسیپلین و نەزمی زۆرترەوە ڕێز لە ئامانجە بەرزەکانی کۆمەڵە بگرن. بۆی ئەمساڵ لە هەموو شوێنەکان ڕێوڕسمی ڕۆژی کۆمەڵە بە شکۆدارتر و ڕێک و پێکتر بەرپا بوو. لەوانە لە ستۆکۆڵمی پایتەختی سوێدیش ئەو ڕێوڕسمە بە شکۆیەکی بێوێنە لە 2 ساڵۆنی گەورەدا بەڕێوەچوو. کۆڕی لاوانی گروپینەوە دوای دەستپێکی ڕسمی بەرنامەکە سرودێکی پڕ لە هەست و ئومێدیان پێشکەش کرد. بە دواییدا هاوڕابووبەکری مدەڕسی جێگری سکرتێری گشتی کۆمەڵە پەیامێکی پێشکەش کرد کە تێیدا ئاماژەی بەوە کرد وێڕای بە ڕسمیەت ناسینی مەسلحەتی دیپلۆماسی و بەرژەوەندیەکانی باشووری کوردستان چاوەڕێی ئەوە نین کە هیچ پارچەی کوردستان ئەرکی خەباتی دژی کۆماری ئیسلامی ئێران واستۆ بگرێت. ئەو ئەرکە لەسەر شانی خۆمانە و هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات بەرپرسایەتی گرنگیان لەسەر شانە بۆ پێکهێنانی گوتاری هاوگەش و یەکڕێزی گەلی کورد و هیچ کەس بۆی نییە شان لەسەر ئەو ئەرکە خاڵی بکە. ژمارەیەکی زۆر لە حیزب و کەسایەتیەکان بەهێنانی تازە گوڵینەوە بەشداری مەراسمەکە بوون و پەیام و بروسکەیان پێشکەش کرد. لەوانە کۆمەڵی ژنان و لاوان و خوێندکارانی ڕۆژهەڵاتی کوردستان پەیامی هاوبەشیان پێشکەش کرد. لە پەیامی حیزبی سۆسیال دموکراتی سوێددا ئاماژە بەوە کرا کە لەو مەیدانی خەباتی کۆمەڵە و خەڵکی کوردستاندا حیزبی سۆسیال دموکراتی سوێد خۆی بە هاوسەنگەری گەلی کورد و کۆمەڵە دەزانێت و دەبێت لەسەر پشتیوانی ئەو حیزبە حساب بکرێت کە بەڕێز سەرکان کوێسا ئەو پەیامی خوێندەوە. هەروەها حیزبی چەپی سوێد ستیک بۆتێل وێڕای پیرۆزبایی بەڵێنی هاوکاری زۆرتریدا. لە بروسکەی پارتی گەلی سوێد کە فێرێدریک ماڵم ناربووی پیرۆزبایی لە کۆمەڵە کرد بوو. لە پەیامی کۆمیتەی هاوکاری هێزە کورد و کوردستانیکاندا کە لەلایەن بەڕێز ساڵح دەمیرەوە خوێندراوە پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵی کرد بوو.
لە پەیامی حزبی دموکراتی کوردستانی ئێراندا کە لەلایەن بەڕێز محەممەد ئەحمەدیەوە پێشکەشکرا وێڕای پیرۆزبایی ئاماژە بە هاوپەیمانەتی و پتەوترکردنی خەباتی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کرا. لە پەیامی کۆنگرەی نەتەوەکانی ئێران لەلایەن ئیرەزی بلوچەوە پێشکەشکرا پیرۆزبایی لە کۆمەڵ کرا. پەیامی وتەبێژی بزوتنەوەی سێکۆلار دموکراسی ئێران لەلایەن حەسەنی ئاعتمادیەوە پێشکەشکرا. هەروە ئاماژە بە بروسکە و پەیامی حزب و لایەنەکانی دیکە کرا کە بە دەلیلەوەی کە کات نەبوو ئەو پەیامانە هەر ئاوەنیەوەکانیان بدا. لەوانە نوێنەرەتی حکوومەتی هەرێمی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دموکراتی کوردستان، پارتی سربەخۆی کوردستان، بزوتنەوەی گۆڕان، حزبی دموکراتی کوردستان، حزبی شیوعی کوردستان عێراق، پارتی دموکراتی کوردستان سووریا، پارتی سۆسیالیستی کوردستان، حزبی ئایەندە، پارتیا دموکراتی کوردستان باکوور، کانونی ئاینی یاری تاکەیی یاسان دەرەوەی وڵات و هەندێک پەیامی دیکە. لە بەشی دووهەمی بەرنامەکەدا کە لە هۆڵی هی گەورەتردا بەڕێوەچوو هونەرمەندانی دەنگخۆش هانی و ئابدی حەیدەری و شۆڕشی مەنوانی مەراسمەکەیان ڕازاندەوە. شایانی باسە کە ئاماژە بەوە بکرێت سندوقێکی یارمەتی بۆ ئاوارەکانی شەڕی داعش، شەڕی داسەپاوی داعش و یارمەتی بە پێشمەرگە و بناماڵەی شەیدان لە هۆڵەکە دانرابوو تا بەشداربووان یارمەتی خۆیان پێشکەش بکەن. بەشداری کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە وەرکشۆپی تایبەت بە منداڵان لە درێژەی کار و چالاکیەکانی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات ڕۆژی یەکشەمە 24/2/2015 زەینی ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە وەرکشۆپێک بەشداریان کرد. ژمارێک لە بەڕێوەبەرانی ڕێکخراوی ژنان بە بانگهێشتی ڕێکخراوی یەکێتی ژنان لە کتێبخانەی بینای تەوار لە وەرکشۆپێک لە ژێرناوی هەڵمەتی نیشتمانی بۆ پاراستنی منداڵان لە نەخۆشیە مەترسیدارەکان، هەروەها وەرکشۆپێک لەسەر نەخۆشی سۆرخەک و ئفلیجی منداڵان کە بە یارمەتی ڕێکخراوی یونیسف بەڕێوەچوو بەشداریان کرد. لە وەرکشۆپەدا سەبارەت بە مەترسیەکانی نەخۆشی منداڵان و ئاکامەکانی و هەروەها چەندین نەخۆشی دیکە قسە و باس و دواتر چۆنێتی بەرەنگاربوونەوەی لەگەڵ ئەو نەخۆشە درایە بەر باس و لێکۆڵینەوە. شایانی باسە لە وەرکشۆپەدا هاوڕێیان گوڵای پەریزاد، ڕۆشنا جوانمەردی، سۆمان نەبەوی، فەوزیە ئەردەڵان ئەندامانی بەڕێوەبەری ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بەشداریان کرد. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕۆژی کۆمەڵا لە وڵاتی فێنلاند، کمیتەی فێنلاندی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە بۆنەی 26 ڕێبندان ڕۆژی کۆمەڵا ڕێوڕەسمێکی بەشکۆیان لە شاری هێلسنکی وڵاتی فێنلاند بەڕێوە برد. ئێوارەی ڕۆژی شەممە 21 فێبریواری 2015 زاینی ڕێکەوتی یەکی ڕەشەمەی 1393 هەتاوی ڕێوڕەسمێک بۆ ڕێزلێنان لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە هێلسینکی وڵاتی فێنلاند بەڕێوەچوو. ڕێوڕەسمەکە بە خولەکێک بێدەنگی و بە پێوەوەستان بۆ ڕێزلێنان لە یاد و بیرەوەری کاک حەمەحسێن کەریمی و سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و یەکسانی و کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد دەستی پێکرد. بێدەنگیەکە بە سرودی بانگەواز سرودی ڕەسمی نێو ڕیزەکانی کۆمەڵا شکا. پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵا بە بۆنەی 26 ڕێبەندانەوە لەلایەن هاوڕێفایەق مەسعودیەوە خوێندرایەوە. پاشان هاوڕێ ناسر بۆرزوویی پەیامی کمیتەی فەنلاندی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانی بەم بۆنەیەوە پێشکەش کرد. دواتر کۆمەڵەی ژنان، لاوان و خوێندکارانی ڕۆژهەڵات پەیامێکی هاوبەشیان بەم بۆنەیەوە ناردبوو کە لەلایەن هاوڕێ پەروین خاڵەندیەوە خوێندرایەوە. لە درێژەی ڕێوڕەسمەکەدا کورتەیەک لاوتەکانی هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵا دەربارەی ڕۆژهەڵاتەوەری پێشکەشکرا کە لەلایەن بەشداربووانی ڕێوڕەسمەکەوە بە گەرمی پێشوازی لێکرا. کۆمەڵێک پەیام و بروسکەی پیرۆزبایی لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی بەشدار لە ڕێوڕەسمەکە گەیشتە دەست بە ڕێوەبەرانی ڕێوڕەسمەکە و خوێندرانەوە کە بریتی بوون لە یەکێتی نیشتمانی کوردستان لەلایەن بەڕێز کاک جەبار جومعەوە خوێندرایەوە، حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن بەڕێز کاک شەفیع ڕەوشەنیەوە خوێندرایەوە،
حیزبی دموکراتی کوردستان لەلایەن بەڕێز کاک ئەیوب سووریەوە خوێندرایەوە. بزوستنەوەی گۆڕان لەلایەن بەڕێز ئاراس حاجی مستەفاوە خوێندرایەوە. فێدراسیۆنی کۆمەڵە کوردیەکان لەلایەن بەڕێز کاک وڵات نەهریەوە پێشکەشکرا. پەیامی ڕەوەندی کوردی لە فنلاند لەلایەن بەڕێز سالار سۆفیەوە خوێندرایەوە. لە درێژەی ڕێوڕسمەکەدا هاوڕێ جافەر مستەفا سوڵتانی وتەیەکی سەبارەت بە 26 ڕێبەندان پێشکەش کرد و بە پەخشانی من کۆمەڵەم کۆتایی بە بەشی یەکەمی ڕێوڕسمەکە هات. بەر لە دەستپێکردنی بەشی هونەری ڕێوڕسمەکە حیزب و لایەن و کەسایەتیە سیاسیەکانی بەشدار لە ڕێوڕسمەکە کۆڕێکیان بەست و لە دەوری یەکتر کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا هەمووان لەسەر یەکڕێزی هاوپشتی و هاو هەڵوێستی هێزە کوردستانیەکان پێداگریان کرد. بەشی هونەری ڕێوڕسمەکە تا درەنگ وەختانی شەو بەردەوام بوو. زۆر سپاسی میوانانی ئەم جارەی بەرنامە و هەروەها سپاسی بەپەیانی ئێوەی خۆشەویستان و بینەران و بیسەرانی بەرنامەی پەیکی کۆمەڵە دەکەین. بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان. زۆر سپاسی ئەو هاوڕێیانت دەکەین کە تا ئێستا پەیوەندیان بەیەمەوە گرتووە. ئەوەی بەڕێز دەتوانن بابەتی پەیوەندیدار بە بەرنامە و هەروەها سەرنج و پێشنیارەکانتان لە ڕێگای فەیسبوک و ژمارە تەلەفۆنی بەرنامەکەمان کە لەسەر شاشەی تیڤی نووسراوە بگەێنن بە دەستمان و لە دەوڵەمەندکردنی بەرنامەکەتان بەشدار بن. تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر هەر بژین بە شادی و خۆشی ماڵاوە.